لە 4 ساڵی تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم بەڵێن و پرۆژەکانی بە جۆرێک بوونە ئەوەندەی بەرژەوەندیکردی تایبەت و حیزبەکانی لێکەوتۆتەوە ئەوەندە سوودی بە هاوڵاتیان نەگەیاندووە. لە تازەترین بەڵێنیشاندا ئەم کابینەیە تەنها 3 ڕۆژ بەسەر بەڵێنی وەرگرتنی گەنمی جوتیاران تێپەڕ بوو، بەڵام ئەمڕۆ جوتیاران بێهیوا بوون لەو بەڵێنە بۆ دەربڕینی ناڕەزایەتی ڕوویان کردە بەردەم ئەنجومەنی وەزیران. جوتیارانیش دەڵێن کەس نییە لێمان بپرسێتەوە و نازانین ڕوو لەکوێ بکەین. ئەمەش هەمووان ڕەسیدین هەیە، ڕەسیدی ئاسنی هەیە، گەرمی لێ ڕاگرتی ئەمەش لێرە ماینەوە. ئەدی نابی کەسێک هەبی لەو تووشەی بپرسیدن ئەو 18,000 تەنە ڕووکرا بە بێ ڕەسیدی 2 ڕۆژ پێسی ئێستا ئەو هەموو حالەمەزانی حەپە عەلەنی لە 2 وەرەقەیە گەرم وەرەقەی لەمە بکرن ئەو گەرمەی بێدەفع بکەن. ئیزا ئەمە چ قسەی بکەین؟ قسەی ما ئەستان چێن دەر چەند وعدیان بەمەدانیەوە هەموو جماعە چەند وعدەوە چەند ڕۆژە بەمەدراینە وعدەکە کە دەقەلا بە ئەتی 5 ڕەفزە 5 تەن لێ تەرکە بۆ خوددا حاجەک دونێ لێرە بوو 31 تەنی هەبوو 5 تەنیان لێ تەرک کردبوو لە 16 کردبوو گەرم لە برنج خاوینتر بوو. باش ئەمە چ بکەین؟ بەری خۆ بدەین چێندە نکەسەکەی لێن بپرسین نەکەسەک تەهارێن بێ نەکەسەک چ عیلاجین لێ بکرێ ئەمە چ بکەین؟ چۆ بچین بەری خۆ بدەین چی؟ کێشەمان لەگەڵ کۆمپانیای هەبوو، کۆمەڵێک ڕەفز کرابوو، کۆمەڵێک لێبڕین و تەرک کرابوو لە گەنمەکانمان. پەیامی خۆمان گەیاندا ئەنجومەنی وەزیران، ئەوانش کە وعدیان داوەکە ئەو کێشانەمان بۆ چارەسەرکردن نەکراوە. ئێستا کێشەی ئێمە لەو بەشەیە کە دەمانەوێت بە مواسەفاتی سایلۆکانی عێراق لێمان وەربگرێت، سایلۆکانی خۆمان. بە پێی بەڵێنی حکوومەت وا بڕیار بوو کۆمپانیا ناوخۆیەکان گەنمەکە وەربگرن بە نرخی حکوومەت، هەرچەندە لە سایلۆی هەولێر گەنمەکەیان بە دەرەجەیەک قبول کرابوو، بەڵام لەلایەن ئەو کۆمپانیایی کەوا بڕیار بوو گەنمەکە وەربگیرێت نیوە زیاتری گەنمەکە ڕەتکراوەتەوە. جگە لەوەش لە 108 ئەو گەنمەشی لیان وەردەگیرێت دیار نامێنێت لا کێشەکەی. نێزیک 18,000 تەنیان بە ڕەسیدەکانی مەتەسمیل کردە گەنمەکەی تکەمەوە ئیمە ئێستاژ وعدەکیان بەمەدا 100% وتیان لێرە لۆتان فەعز دەکەین و لە کۆمپانیای خۆشنا وەردەگرین و بە هەمان نرخ. ئێستاش سیارەمان 25 سیارەمان چوە 15 سیارە ڕەفز بووە لە دەیەکەی وەریانگرتی هەر سیارەکی بە کەیف خۆیان 5 تەن و 6 تەن و 4 تەن تەرکیان کردیە. ئەو جەماعەتش هاتنەوە ئێستاش دیارەوان لە وعدەکەی خۆیان پەشیمان بووینەوە بەس خەرکەی دەخافرێن و ئەو گەنمە لە جوتیاران وەربگیرێ لە ڕێگای کۆمپانیای ناوەخۆ بە سعری حکوومەتی عێراقی. دیارە بۆ وەزبەی یەکەم 25 سیارە وەرگیرە بە فعسی مختبەری سایلۆی هەولێر بنێدرێتە ئەو شەریکەیە. دیارە دوێنێکە ئەو 25 سیارە چوە لە لێرە بە دەرەزەیەک دەرچوە ئەو ڕێژە گەنمە بە دەرەزەیەک دەرچوە لەوێن دەر لەو ڕێژەیە لەو 25 15 سیاریان ڕەفز بووە و دوای ئەوەش بۆ هەر بابلێن 108 لە گەنمەکە دیار نامێن، یعنی حساب نییە بۆ جوتیاران تەرک دەکەن. هەرچەندە حکوومەت و وەزارەتی بازرگانی بەڵێنیاندا، بەڵام بەڵێنەکەیان 3 ڕۆژ بڕی نەکرد. بەم هۆیەوە بێئومێدی لای جوتیاران دروست بووە و گومان دەکرێت لە ساڵی داهاتوو ڕێژەی بەرهەمهێنانی گەنم بگاتە ئەو ئاستەی ئێستا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.